الله يركي كلية ها بس ما يعني بيا شايكم خو براكم كلهم بيا براكم درنگا شاي عملناهم جبالي حاج سليمانة لا خليفة أحمد موالي 58 تمنم تقريبا 55 ساڵە کاکە گیان ئەمە 10 ساڵە من شوانم لەم خەلیفە ئەحمەدە بەیانیانە لە 6:30 تا 7:30 حەوت ڕان دەرەکەین ئێوارانەیش لە 4:30 لە 5 سەرۆ ماڵیەکەین ئیتر هیوایەتەکەم شوانیە و شوانی خۆشە و موچە و مەعاشمان نییە و لەخوا بەزەیە گوزەرانەکەمان ئاوا جوڵێن بۆ خۆمان نێزیکوین لە یەکۆڕانەکان ئەگەر هێمنیە و باشی و چای بکەین هاوکاریەکەکەین چایەکەین بۆ یەک و یەکۆ نانە خۆین نەمەتەقەکەین جاجان نوکە نوکێکی ژەکەین گۆرانی و ئەمانە كوري زارو مكوتن خوا كونه هواوران من أروار مكوتن أخوانه هواوران وين دان قبل بول أخنا سود عيوران حیوانداری لە کاتی زووسانە ئەگەرەک و باران بیە ناخۆشە کاو جۆی گەرەکە لەوەڕ نییە ئینسان ئەزیەتەدا خەلە زۆرە قوربانگیان ئەگەرەک و بارانش نوێ ئەمە باشترە لەوەڕ بیە ئەمە باشترە ئەگەر لەوەڕ نە و بارانش نە و بەخوا ئەزیەتمان فرەوێت ئەمە حیواندارەکەی ئێمەیە ئێمە ساڵێ ڕائەکەین قەسەم بەخوا مەسروفەکەی خۆی دەرناکە قەیرانە و حیوان قیمەت ناکا و ئەی عەداڵەیش ئەی تێری قەسەم بەخوای ڕانی خۆت وایەقەی ناکە ئەمە عەداڵەیە تێگەی هیچ مەسروفێکمان دەرناکە قەسەم بەخوا شەکەتێکەشمان دەرناکە قەسەم بەخوا خوا مساعدەی ئێمە بکە چۆن نانەخۆین چۆن ئەخەوین چۆن ئیسراحەتەکەی بەخوا ناتوانین و کارەبا لە لادیەکەمانە نییە بێ کارەباییە زووسان خۆ دەزانین ئەبێت لە 7 و 8 بخەویت هاوێنیش مێشو لە ڕاوە یعنی برا ئەوە ئاوایی جەبراوەیە هەیەی ئەوە زەلکە هەیەی ئەوە کانی پەمو هەیەی ئەوە قەرت و قڵاتە بە هەیەی بانەبۆر هەیەی بەس خەلیفە ئەحمەد ماوە ئەدەم پارچە بۆ نالەوەڕێ بوومە قوربانتان کاکە گیان ئەمە بێکارەبایی ئاوایە کاکە ئەمە ژیانەکەی ئێمەیە نەکارەبا هەیە سێرێکی ئیخبار بکەین خەبە موچە و ماموچە بەخوا خەبەرمان نازانێت چییە هیچ ئیخبارێ نازانی کارەبامان نییە و بەیانی لە ماڵ دەرەچین ئیساتینەوە ئەو ساعتینەوە چراکەمان دەمدا ئەمە ژیانەکەیە ئەو قاوێ بەرە لە خوانگیان